لە سەربەندی ئامادەکاریەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولێکی دیکەی پەرلەمانی عێراق کە بڕیارە لە مانگی یاری ئەم ساڵدا بەڕێوە بچێت لە شاری کەرکووک سیوێک لایەنی سیاسی و هاوپەیمانێتی شێبەرچێ دەکەن لەسەر 13 کورسی پارێزگاکە کە یەکێک لە کورسیەکانی کەرکووک بە شێوەی کۆتا بۆ مەسیحەکان دیاری دەکرێت و لە پارێزگای کەرکووک 291 پاڵێورا و بەشداری هەڵبژاردنەکە دەکەن. بەتەکیید فرەلستی زیانی گەیان بە لیستی کوردستانیەکانی شاری کەرکووک لەبەرەوەی ئێمە لێرە پێویستیمان بە یەک ریزی و بە یەک دەنگیە بەڵام بە هەر حاڵکە ئەو حاڵەتەش نەبوو ئێمە دیارە تۆڵەسنەوە و چارەسەرکردنی کێشەکانمان بەوە ئەبێتن زیاتر بچینە سەر سندوقەکانی دەنگدان لەبەرەوەی لە شاری کەرکووک ئەگەر ئەو وەزعە دروست نەبێت بەتەکیید نەیارەکانمان لایەنەکانی تر وەک هەرێمی کوردستان یە لە هەرێمی کوردستان ئەگەر فرەلستی چەندە زۆر بێ ئەو دەنگە پەرتەوازە نابێ هەر بۆ کوردستانیان دەڕوا بەڵام لە شاری کەرکووک بەعکسەوە بۆ بەرامبەرەکانت دەڕوا کە ئەمە ئەبێتە مای کێشە و گرفت بۆ شاری کەرکووک ئەو کاتە ئەبێتە مایی لە دەستدانی کۆمەڵێ پۆست و پلە و پایی زیاتر لە شاری کەرکووک لەبەرەوە گرنگە هەڵبژاردنمان و چوونە سەر سندوقی دەنگدان گرنگ نیێت و دەنگ بەکێ ئەدەی لەو لیستەیە بەڵام گرنگ ئەوەیە دەنگ بە کورد بدەیت. ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆش بە پێویستی دەزان کورد بە ڕێژێکی زۆر باش بەشداری و هەڵبژاردنە بکات بە تایبەت کە کورد لە شێبەرچێدا دەبێت لەگەڵ قوار و لایەنە سیاسیەکانی پێکاتەکانی دیکەدا. ئەگەر کورد بەشداری بکات لەو ناوچانە ئێمە دەمانەوێت لە ڕێگای پرۆسەیەکی دیموکراتیەوە تەواوی کێشە و ناکۆکیەکان لەو ناوچانەدا چارەسەر بکەین و ئەگەر بەشداری لە پرۆسەی هەڵبژاردندا نەکەین پێم وابێت خیارێکی ترمان لەبەر دەمدا نییە بۆ ئەوەی کە بتوانین ویان هێزێکی تری ئەوەندە چالاکمان نییە بتوانین لەسەر ئاستی عێراق بەدەر لە هەڵبژاردن تەواوی کێشە و گیرروگرفتەکانمان لەو ناوچانەدا چارەسەر بکەین. ئەگەر بێت و ئەو ناوچانە پراوێز بخۆین لە هەر هەڵبژاردنێکە کەواتە کێ زمانیەوەکە 4 ساڵی تر کە کورد جارێکی تر نەبێتەوە قوربانی کەواتە لێرەیە پێویستەکە هەڵبژاردن بە هەڵبژاردن ئێمە بەشدار بین و نێڵێن کورد لەو ناوچانەیە دەنگی بفەوتێ و دەنگکانی کورد کۆ بکەینەوە. کورد بە گوێرەی ئەوەی کە ئێستا ئەنجامی داوە بە گوێرەی ئەوەی هیچ هاوپەیمانەتێکی نییە ئەوە بێتە هۆی ئەوەی لە ناوچە جێناوەکانە دەنگی کورد زۆر بفەوتی ئەگەر بەشداریکە ئەگەر بەشداریش نەکە ئەوە دەبێتە لە 100 لە ناوچوونی ئەو ناوچانە و دابڕینی لە خاکی کوردستان. لەمەوبەر فرەلیستی کورد لە هەردوو هەڵبژاردننی 2002-2004 پەرلەماندا زیانی زۆری بە دەنگەکانی کورد لە کەرکووک گەیاندووە و پێشبینی دەکرێت لە هەڵبژاردننی ئەم جارەشدا کاریگەری نەرێنی لەسەر دەنگەکانی کورد لە کەرکووک دروست بکاتەوە.